من لە 2 پێنجی 1940 لە گرمەی شەڕی جیهانیان لەدایک بوو لە گەڕێکی کۆیژە گاوران خەڵچەکانمان زۆریان مەسیحی بوون. جەمیلە خاداکی نووریمەتی ئەو مامانی من بووە. لە دوایەوەی کە لەدایک بووم ئەو بە کڵۆیەک خەڵوس لەسەر ناوچەوانی من ڕسمی خاچێک کرد. پێڵێن ئەمە چییە؟ وانی دەور و پشت و ژنەکان پێڵێ ئەمە بۆ زیرەکیە، بۆ مبارەکی زیرەکیە. بەختەوەرم کە ژنێکی دیانی مامانم بووە، چونکە ئەوە نیشانەی تەبایی و هەڵکردنی هەتا ئەگەر دینیش بێڵکردنی 2 دینە لە شوێنێکا بۆ تەبایی و ئاشتی خۆشەویستی. لێکیش هەرگیز نەمرێ ئەوە منم لەو دەمەوە شەڕی ئەسپەکان هەڵگرسا. ئەم خوێنانە پێناچێ بکوژێنەوە تا ئەو ڕۆژەی لە ناو سەرما ڕاستیەک دانەگیرسێنم کە من هەرگیز هەموو جوانی و ڕەنگەکان نیم، کە من هەرگیز هەموو خۆر و شەوقەکان نیم، کە من هەرگیز هەموو ئەسپ و حیلەکان نیم. شێرکۆبێکەس لەو دەمەوەی شێرکۆبێکەسم ناسیوە شعری ئەوم بەلاوە گرینگە. ئەمە تەنیا بۆ منوان نییە، واتە ئەوە تەنیا من نیم شارەکانیم بەدڵ بێت. بەراوردی دەکەم بە نێرۆدا، گارسیا لۆرکا، ئەلیمی ویکیسۆن، ئەوجێنیۆ مۆنتالێ، واتە بەراوردی دەکەم بە شاعرانی دیکە. من زیاتر شاعرە ڕۆژاواییەکان دەناسم. بەڕاستی من شێرکۆ بەراورد دەکەم بە شاعرانی ئاست بڵندی جیهان. حەیانێک و کورد و کوردستانی هەبن و حەیانێک و هەلبەست بێتن خوێندن بێتن بە خوێندن و شۆپا شێرکۆ بێکەس ئیل لە هیم بێتە ناسکردن. Weltliteratur, da muss man sagen, das hat nichts zu tun mit Geografie. پێناسە یان چەمکی ئەدەبیاتی جیهانی پەیوەندی بە ئەردینگاریەوە نییە. بابەتەکە پەیوەندی بەوەوە نییە کێو لە چ گۆشەیەکی دنیاوە دێت و ئەدەبیاتی جیهانی دەنووسێت. چەندین نمونە هەن کە عەقڵی مرۆڤ جاری وا هەیە باوەڕ ناکات. ئەدەبیاتی جیهانی هەیە لە لەندەن لەدایک بووە، هەیە لە چۆکۆرۆڤا نمونەی یەشار کەمال، لە کۆڵەمبیا ماکدۆنۆ یاخود شاعیرێک لە شیلی هەیە بە ناوی پابلۆ نێرۆدا. هەروەها لە سلێمانی شاعیرێک هەیە کە شاعیرێکی گەورە و ناسراوە بە ناوی شێرکۆبێکەس. ئەو شمشاڵەی بەلێوی باوە ئەیبینن، ئەوە ئەندێشەی لول خواردوی عەشقی منە و ژانێک کونکونی کردووە لە جیاتی من، چونکە بۆ خۆم نازانم شمشاڵ لێ بدەم، با ئەیزانێ و ئەوەی ژەنێ ئەوەی ژەنێ. شێرکۆبێکەس یان خاچی شعر تێئاڵاو لە شاکاری خاچ و مار و ڕۆژمێری شاعیرێکدا
ئاماژە بە منداڵی خۆی دەکات کە منداڵێک بوو خەونەکانی دارستانی دەخوێندەوە، بۆنی تیشکی بە چاو کردووە، گوێی لە زرینگەی کاروانی ڕەنگەکانی سروشت گرتووە. منداڵێک بووە پڕاوپڕ لە هێزی خەیاڵ، هێزێک ئاوێتەی ئەفسون و جوانی. ئەو ڕۆیشتنی گرد و شاخ و داربەڕۆکانی بینیوە، هاوکات گوێی لە زریکەی گۆم و ئەستێرک و خاچیش بووە، هەناوی ئەستێرەی دیوە، پەریەکانی یەزدانی بینیوە. ئەو بەڕووتی ڕوت و قوتی نهێنیەکانی بینیوە. ئەم شاعیرە لە منداڵی خۆی دایاری لەگەڵ مانگدا کردووە و دەستی بە تریفەکانی داهێناوە. ئاه ئاسمان، چ منداڵیەکی سەرڕێژ بووە لە خەیاڵ. بێگومان دیارە دەنگ و ڕەنگی ئەم بەهرەیە سەر بە چ سەرچاوەیەکە، دیارە. دووشت دوو هۆینێکی گەورە بوون بۆ دروستکردنی بەهرەیەک لە لای من یا بۆ نووسینی شاعری. یەکەمیان سروشتی کوردستان بە سەختی و بە جوانیەوە، نەکەر بە جوانیەوە بە تەنیانی. مەسەلا و ئێمە من مناڵ بووم ئەو چیای چەرماوەندی لای سوورداش و ئەمانە زریانی ناو چیاکە زۆر سەرنجە ڕاکێشان. مەسەلا لە ئەو هینانێ ئەو دەراڵانەی کە مناڵێک تەماشایەکە خۆی وێنەی تریتی ئادۆزێتەوە. دووش ئەو حکایەتانی کە دایکم بۆ یەکردم. جارجارێک گۆرانی ئەڵێن بە یەکەوە و ئەو گۆرانی ئەڵێ و من حەزی لە یەکەم لە دەنگی ئەو ئیتر ئاوە ئەترسم بمرم لەم دوور بڵاتەوە دڵێ پڕ لە خۆزگە ئافەیەوەتۆ وەسیەت بێ وەتان ئەگەر وردم بچنە بۆ سەیوان چرێ لە چڵەکەی وێرخەوان لە باتی وەڕم بیەن لە سەرتان. دایکم پاڵەوانی ئەگەر شتێکە بێ لە ژیانێر کەسێکە پاڵەوانێکی گەورە هەبێ دایکم ئەوەیە، چونکە لە بێوەژن کۆشیە هەتا لە دوایەوەی کەشوی دووەمیشی کردەوە هەر وەکو خۆی وا بۆ لەگەڵ ئێمە. بەڵام 7 ساڵی یەکەم کە ئەو لە تەمەنی زۆر گەنجیا لێکمە لە 20ەکانە، ینی 20ەکانی تەمەنە، توانی ئازایانە و زیرەکانە ئاگای لە پەروەردەکردنی من و هەردوو خوشکەکەم بێ فریشتە و گەزیزە و خۆشی دایکم هەر لە سەرەتاوە ژنێکی بەدەست و بەدەم و پل و مردەلۆخە نەبووە. ینی شێرکۆ دایکێکی هەبووە میهرەبان بەو جۆرەی خۆی دەربارەی دەدوێت. باوکێکیش سەرباری مردنی لە تەمەنێکی زۆر زوودا، بەڵام باوکێک بووە هاوکات مامۆستاش، باوکێک بووە ستونی سەر هەڵدان و خۆ بەدەستەوە نەدانی لە گیان و لە بوونیدا بەرچەسە کردووە. جەما من وەکو وتم زۆر مناڵ بووم ینی کە ئەو نەما، بەڵام ئەو وەک چرایەکی معنەوی لە ڕۆحی منە بوو. ینی بەردەوام هەستم وەک هەست بکەم لەگەڵ مایە، وەک هەست بکەم لە دانانی هەموو شعرێکەوە لە تەنیشتمەوە. زاری شیرینی دایک، دەمودووی پڕ ئەفسون و پڕ ئەڤینی بێ ئەندازەی، هاوکات ئاوەدانی هەستی بێکەسی باوک، شوێنگەی لە جواتدا، گڕ و گرمەی شیعری سەرچاوەی بوون تاکو لە درێژەی ساڵانی تەمەندا
لە هەناوی شێرکۆ دارستانێک لە شێعر و لە دەربڕین سەوز ببێت. دوای خوێندنەوەی شعرە ڕۆمانسیەکانی هەردی لەگەڵ گۆران زیاتر حەزم لە شعر کرد. من لە شعری تەقلیدیەوە دەستم پێ نەکرد، یعنی بە پێچەوانی زۆر شاعری ترەوە. من لە خۆشەویستی شعری تازەوە دەستم کرد بە شعر. لە دواترا من چوومەوە سەر ئەزمونونەکانی شعری کلاسیکیە تەقلیدی، ینی با بڵێ من لە زۆر لە دواییە نالی مناسی یا مەحوی مناسی. گۆرانی گەورە لە سلێمانیە و سەر نووسەری ڕۆژنامەی ژینە. گۆران ناوێکی گەورە نوێکاری شێعر و زمانی کوردی. گۆران یەکێکە لە ڕۆشنبیرە گەورەکانی ڕۆژگاری خۆی. بێگومان هاوڕێیەکی نزیکی فایق بێکەس بوو. هاوڕێیەتیەک لە شێعری هاوڕێم بێکەسدا هەموو خوێنەرێک هەستی پێدەکات. شێرکۆ شێعرێکی کاڵ و پێنەگەیشتووی خۆی هەڵدەگرێت و دەچێتە لای گۆرانی گەورە لە ڕۆژنامەی ژین. دیارە ئەمیش وێڵی دوای ناسنامە بووە بۆ شێعری. ئەوسا تەنها ڕۆژنامەیەکە هەبێ لە شارەکەی ئێمە ژین بوو. لە ماوەیەکی مامۆستا گۆران خۆی سەر نووسەر و بەڕێوەبەری ڕۆژنامەکە بوو. طبعاً خۆی هی ئەحمەد زرنگ بوو کە وەگنەوەی پیرەمێرد، بەڵام لە فترەیەکە مامۆستا گۆران لێ بوو کە من بۆ یەکەم جار شعری خۆم بۆ ئەوێ نارد، بۆ یەکەم جار گۆرانم بینی کە ئەو سالە یەکێک لە دایرەکانی سلێمانیا کاریە کرد و شعرێکم بۆ لە شعر ناچوو. هەموو شتێ بوو بەڵام شعر نەبوو. یعنی لە بیرمە پاندانەکەی دەرهێنا و هینەکانی بۆ ڕاست دەکردنەوە، ئاهەنگی شعرەکان، ینی بڕگەی شعرەکان، ینی و ئیتر ئالەوێەوە لەو سەرەتایەوە دەستمان پێ کرد. کە مامۆستا شێرکۆ بێکەسمە بینی وەک ئەوە وابوو شعرێک ببینم، شعرێک لە هەمان کاتدا مناڵ و جوان و پیر ئەدوت ئێستا لە دووکەڵی جگەرەکەیەوە پیتێک دروستە بێت و پیتیش ئەبێ بە دێڕ و دێڕیش ئەبێ بە شعرێکی پەمەی. Ich verstehe das eigentlich sehr gut. In gewisser Weise sind die Schweizer auch. من باش حاڵی دەبم چونکە لە سویسراش لە هەندێک ڕۆوە هاوشێوەیە. سویسراش گەلێکی چیاییە. گەلانی چیایی شتی هاوبەشیان هەیە. لە سەوزایی سەرتاشە بەردەکان دەچن. پاش دۆخی سەخت. هەر کاتێک بوار ڕەخسە دووبارە سەوز دەبنەوە. پاشان پرسیارەکان بە سانایی چیرۆکی وها دەدۆزنەوە، یان گەلێکی وها قسەکەرێک دەدۆزێتەوە، یان سترامبێژێک دەئافرێنێت. بەختەوەرە ئەو گەلەی سترامبێژێکی وەکو شێرکۆ بۆ خۆی دەدۆزێتەوە، لەبەرەوەی دنیایەک ڕوودا و نەمر دەکات و دەیهێڵێتەوە. زۆر جار و تومە، ینی ئەمە یەکەم جار نییە. شعرە سادەکان، سادە قوڵەکان گرانترن لە شعرە بە زۆر قفڵ لێ دراوەکان. ینی تۆ مەسەلا با بڵێن بۆ نمونە وەڵتوتمانە خوێنیتەوە، ینی شاعری ئەمریکی مەشهور، من لە ڕێی تەرجومەکانی سعدی یوسفەوە خوێنومەتەوە. هەزەکەی شتێکی زۆر گەورەیە، بەڵام کە وەختێ تەماشاشی یەکەی ئەڵێ ئەنجامە چییە، بەڵام قەت ناتوانانی لەو شعرە بنووسی، قەت ناتوانانی لەو شعرە بڵێیت. ینی بە سادەیی ئەو شعرانە لە سادەیی حەقیقەت دەچێت. حەقیقەت چەند بەسیتە، بەڵام گەورەترین شتەوەیە کە بیڵێیت، ینی گەورەترین شتەوەی دەری بڕێیت. ینی Cerco Becas veramente un poeta grandissimo. دەمەوێت بڵێم سەرباری هەر شتێک کە شێرکۆ بێکەس شاعرێکی زۆر گەورەیە کە بۆ هەمووان قسە دەکات، کێ هۆنراوەیەکی بخوێنێتەوە عاشقی دەبێت. دەمەوێت ئەوەش بەبیر بهێنمەوە کە کەسێک بوو زۆری شکاڵتەی دەکرد. کاتێک هات بۆ ماڵەکەی من، ئەو کاتە کە هاتە ژوورەوە، پەنجەرە بەرزەکانی ژوورەکەمی بینی کە چوارچێوەکەی بۆ یاخی سەوزکرابوون، دەستی کرد بە پێکەنین و وتی وا هەست دەکەم ماتوومەتە ماڵی ئیمام. نازانم من بە ئیمام تێگەیشت بوو.
منداڵیەکی یەکجار تاڵ، هەرزەکاریەکی بێکەسانە، تەنیا باڵ، هەر خەیاڵی شعر و هەرویستی بوونە شاعیر هاوڕێ و هاودەم بوون. پاشانیش لە تەمەنی 25 ساڵیدا، واتە لە هەڕەتی لاوێتیدا، ناچارە ڕووبکاتە چیا و وەکو پێشمەرگەیەک لە ڕاگەیاندنی شۆڕشدا کار بکات. لە ناوەڕاستی شەستەکانەوە تاکو لە بزاوی کوردستان دەدرێت و شکست بە شۆڕشەکەی دەکەن، بە نێو تونێلەکانی تارا و گە و دەربەدەریدا تێدەپەڕێت، تاکو دەگەڕێتەوە سلێمانی و بەر لە حەسانەوە دەنگۆی پێشکەشکردنی خەڵاتی قادسی سەدام تەنگی پێڵ دەچنێت. بە درێژایی نزیکەی 20 ساڵ برک و ژان و تاڵاوی زۆر تان و پۆی ژیان و گەشەی ئەم دارستانی شیعرە بوون. لە ساڵی 1984دا جارێکی دیکە ئەم شاعیرە شار و ژیانی ئاسایی بەجێ دەهێڵێت، ڕوو دەکاتەوە چیا و دەچێتەوە نێو دارستان و دۆڵ و دەربەندە ئازادەکان، پرشنگی زامدار دەبینێت و دووبارە سەر دەکاتە سەرڕانی گاشەبەرد و سواری جۆلانەی کازیوە دەبێت و بەردەوام دەبێت لە ئاخافتن بە زمانی بەرد و باخان. خۆیەکی زۆر گەورەتر هەبوو بۆ چوونە دەرەوە کە ڕەنگە لە شوێن تراباسم نەکردبێ. ئەو وەختە خەڵاتی قادسیە هەبوو، بەعز ئەیدا بە هەر کەسێک مهم نەبوو کێ شێرکۆ بێکەسە فلانە ئەوە نە، گرنگ ئەوە بوو ئەو کەسە هین کرد بخەنە ناو شتەکەەوە. تۆ هیچ شەرتیش نییە تۆ هیچ نووسی بێ بۆ قادسیە، ئێمە ڕەفیقمانە بوو هیچی نەنووسی بوو بۆ قادسیە، بەڵام جائیزەکەشیان دیایە ناچار بۆ بێ دووشت لەو حاڵەتا دووشت بکات، ناتوانێ وەری نەگرێ یان ئەبێ بڕات. ئیتر ڕێگەی سێهەم نەبوو، یانی هیچ ناوی من هاتبوو ئاراوە ئەم بیستەوە. ڕەفیقەکانم لە بەغاوە باسی ئەوانە کرد کە ئێستا ناوی منی ژەهێنن بۆ ئەوەی کە خەڵاتەکەم بتەنێ و ئەمانە. ئیتر من لە لای خۆمەوە بڕیاری یەکجارێکیمدا، بڕیارەکەم ئەوە بوو کە من نابێ بیگەێنمە ئەوەندە ئەبێ لێرە نەمێنم. لەو ڕۆژگارە ئاڵۆزەدا شێرکۆ یاری لەگەڵ مردن دەکات و لە نێوان پەرژینەکانی مردن و ژیاندا گەمەی پێدەکرێت، بەڵام ئەو بێدوو دڵی خەڵاتی قادسی سەدام ڕەت دەکاتەوە. دواتر، زۆر دواتر، قسەیەکی ئۆسمان بایدەمیر وەکو گەورە خەڵاتی ژیانی خۆی و ئەدەبیاتی پەسەند دەکات. من سیروان ڕەحیم، نووسەر و دەرهێنەری ئەم فیلمە، ساڵی 2010 شێرکۆ بێکەس پێی گوتم تکایە ئەو پەیامەی سەرۆکی شارەوانی ئامەد عوسمان بایدەمیر تۆمار بکە. پەیامێک تێیدا گوتی: شێرکۆ، تۆ بێکەس نیت، 40 ملیۆن کورد لە پشتی تۆون. ئەم خاچە مارتێ ئاڵاوە، ئەم دارستانی شیعرە دەیزانی، ئەو هەموو شەماڵی شیعرەی ئەم پێشکەشی زمان و مرۆڤی کردووە، کردوێتی بە کەسێک کۆدەنگی لەسەر بێت، کۆدەنگی و کۆهەستی لە سێبەری دارستانی ئەودا شانازیکردن بە کوردبوون و بە تێکنەشکانی ئەم زمانە شیرینەی ئەو شعری پێنووسی و باڵاشی پێکرد. ئەو ڕۆژ من گۆکۆ تە نەبێ کەسی 40 ملیۆن کەس لە پشتاتەنە لە ئیرۆ ئەس دەبینم کە ji 40 ملیۆنی زێدەتر ناوێ شێرکۆ بێکەس دە دلێن خوددا دەدەن ژیاندان.
منداڵیەکی دژوار بێدەرەتان چوون کەروێشکێکی بێلانە، مرد منداڵیەکی سەخت چوون کەشتیەکی بێکەنار، لە هەڕەتی لاوێتیدا ڕاکەڕاک چوونە چیا تاراوگە، دووبارە بەرەو چیاکان و جارێکی دیکەش سەر لە نوێ تاراوگە. ئەو هەموو وێزگە ناجۆرانەی گەشتی بە ئاراستەی بەرەو ژووردا وایان کردبوو بەردەوام شپرزە بێت، مرۆڤێکی شپرزە و بەردەوام نادڵنیایی لە دەرونیدا بزوێنەر بوو. بەڵام شێعر وزەیەکی نایابی دەدایە، هێزی مانەوەی بەم دەبەخشی، شپرزە بوو بەڵام شێعرێکی دەبەخشی ئارام، نادڵنیا بوو بەڵام شێعرێکی پێشکەش دەکرد پڕ بوو لە دڵنیایی، پڕ بوو لە هاوار، لە زریکە و لە چەخماخە، بەڵام شێعری بەشێکی دانەبڕاو بوو لە ئاواز و لە ئاهەنگ و شتێک بوو لە ڕێکی و لە تەبایی. خۆی ژیانێکی هەبوو ناڕێک و ناڕێک ژیە، بەڵام دارستانێکی یەکجار ڕێک و پێکی لە شێعر پێشکەش کرد. شەرکۆ پێکەس بڕایە منە، بڕایە من ئەو نەباشووریە، ئەو کوردستانیە، ژبەرکە دلەوی کوردستانیە، ژبەرکە مەژیوی کوردستانیە و دە شعیراوی داویژی دە گۆتناوی داوی دەفگێراوی داژی گەل لە سینەیە، گەل کەرمانشاهەیە، گەل لە قاموشلۆیە، لە ئەفرینەیە، گەل لە ئامەدەیە، لە وانەیە، لە سلێمانیە، لە حەلەبچەیە، لە مەسیفەیە، لە هەر دەڤەرێ کوردستانە، ژبەرکە ئەو کوردستان دە دل و مەژیە خۆدا دەدە ژیاندان و ئەو هەروەها بڕایە من ئەوی سینۆرە ڕاکری. کوت و موت هەروەکو مایسترۆی موزیک، چون مایسترۆیەک بە ئاماژەکانی دەستی دەیان ژەنیار دەخاتە جوڵە، ئەمیش لەوە دەچوو دەیان وشە و سەدان دەربڕین بخاتە ژەنین. هەر بەو جۆرەش بە شێوە و بە شێوازی مایسترۆیەک دەستی بە خوێندنەوەی شێعر دەکرد بۆ جۆگرانی. بەڵام ئەم مایسترۆیە لە دنیایەکدا دەژیایەک جار ناتەبە، دوور لە هارمۆنی، دۆڵێکی پڕباهۆز و تژە لە ڕەشەبایەک کەس نازانێت کەی و چۆن هەڵدەکات. کاتێک ساڵی 1984 بە ناچاری دەچێتە چیا، پاش 2 ساڵ لە سۆنگەی ئەوەی ڕژێمی ئەو دەمی عێراق بە کۆمەکی وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا خۆی پڕچەک کردووە، هەروەها لە ناو جبەخانەکەیدا چەکی کۆکوش هەیە، شێرکۆ ئەمجارە ناچارە بەرەو نادیار، بەرەو دوور بڕوات، بە نیازی گەیشتن بە یەکێک لە وڵاتانی ئەوروپا لە چیاوە بە ڕێگەی ئێراندا دەگاتە شام. بەڵام هیچ لەو شتە سەیرانی کە پێویستە بیزانی ئەوەیە لەوێ من فەلەستینەکانم ناسی ئەدی بە فەلەستینەکان وتیانێمە کۆڕێکە بۆ گرین لە مخەیەم یارموک. ئەی منیش وتم باشە، ڕۆژێک چوین و کۆڕ و کۆڕێک 250 کەس هاتبوو، هەمووشی خوێندکاری زانکۆی شام بوون، بەشی زۆری ئەمان گەنجانە کورد بوون، کوردی سووریا. شعرەکان خوێنرایەوە هەتا لە بیرمە لە وەختی خوێندنەوەی شعرەکانە کارەبا نەما لۆ کسێکیانێنە دایان لە بیرمە. ناوەڕێی ساڵی 86 و 87 ئەو دەمادەژی ئەو بزاوی ئەدەبی و چاندی دناو خوێندەکارن کووردە هێدی خورد بوو. بەڕاستی مەدبیست شێرکۆ بێکەس خواست باتە شامێ و چەند شەوان دەرباز بکە خوێندنی هەلبەستە نوێی. شێرکۆ بێکەس مخابن سووریەدا دوێ ئاتمۆسفێرە دوێ هەواییدا من نەتکاری تشتن بزمانی خمە بخواندە. پێشوازەیەکی زۆرمان لێکرا کاتمە دەرەوە
ئەم خوێندکارانی کە کورد بوون هەموو دەورەیان لێدام تەبان ئەمە مخابرات زانێەوە من وەڵاو ناردیان بە شوێنمە وتیانەوە تۆ چێکەی لە چۆی لە جۆوە توی تۆ بە چ زمانێ شعرە خوێنی تۆ وتم مەڵا بە کوردی وتیان بۆچی تۆ زانی ئێرە کوێیە وتم ئێرە شامە وتیان نابێشتی وە کوا شعرەکانیان بردو هێنایان و ئەمە چییە و ئەوە چی وتمەتەوە شعرە کوا پەساپۆرتەکە تو نازانم چی تۆ لە کام ڕێگەوتما بخۆم بەدسیەوە ناتوم ئەو پەساپۆرتم ئەوەشتم دوو ڕۆژ سێ ڕۆژ منیان هێنا و منیان برد عینەن تاس و حەمامی تحقیقەکانی عێراقیانی هیشام لە دوای ڕۆژێک ئەوەی کە زۆر پێکەنینە هینی شارەکانیان لەگەڵا کردم ئەمە چیەوە چیە ئەمانە شارێکم هەیە ئەڵێ ئێوارەیەک لە دارستانێکا شێرێک بیریە کردەوە لەوەی چۆن پەلاماری پڵنگەکەی هاوسی بدا پڵنگەکەش بیری ئەکردەوە کە چۆن بەیانی ڕێوی بگورێ و کەوری بکە ڕێویش بیری ئەکردەوە چۆن بگاتە هێلانەی ئەو کونە شاخە و زەر نەقوتەی کۆتر بخوا کۆتریش بیری کردەوە چۆن ئەتوانێ ڕاوچی و باڵنگە و ئاژەڵی ناو دارستان هەمووی یەکخا چۆن ئەتوانێت وتیانم شعرە چێوەیە وتمەوە شعرە طبعا شێر ئەلئەسەد تەرجمە کراوە بە منیان و ئەم ئەسەدە چییە وتمەز ئەوان خەیاڵیان لای ئەسەدێکی ترە من وتم ئەسەد حیوان يعني حیوان معروف يعني ئەوەی تر شتەکە وتم بۆ تومەز ئەوان بیر لە ئەسەدی ترەکەنەوە وتم بابە ئەمەوانیە يعني وەکو ئێوە تەفسیری بۆکەن خۆتان ئەم تەفسیرانە کەوتی نا هیچ شتێ نیە لە ئێمەویستمان بزانین ئەمە چییە و ئەمانە و لە دوایە شارەکانیان نامەوتیان تۆ کەی ڕۆیت بەهاتەنە شێرکۆ بکەس ئەنێ بۆ ڕۆژاوا یان بۆ سووریا بگشتی بە دەنگێک مەزن بوو نەتەنێ لەسەر ئاسی کوردان هەروەسەژی ناوە عەرەبەندا و تایبەتی ڕەوشەنبیر نویسکارن هێن عەرەب و ئەتکارم بێژم حتا ڕادەیەکیژی ئەو نویسکارن عەرەب ئیکو لبنانیش دمان gelek hebûn ji welatên Arab cuda Libnanê dimam tesîrekî û vedengekî mezin li ser wan çêbû. خۆی ئاوارێ و کەچی لەوێ دەردەکرێت لە شام دەردەکرێت لە سۆنگەی وشەیەکدا نەخێر لەبەر ئەوەی بە زمانێکی نەبوو شیعر دەخوێنێتەوە ئاخر زمانی کوردی تاکو ئێستاش لە تونێلە تاریکەکانی هەندێ ئاوەزدا بوونی نییە ڕێک لەو کاتەدا کە لەوێ دەردەکرێت دۆستەکانی شیعر و مافی مرۆڤ لە ئیتالیا بە هاوکاری کوردە پەنابەرەکانی ئەو وڵاتە ڤیزای بۆ دەنێرن لە شامەوە دەچێتە فلۆرەنسای ئیتالیا لە شام دەردەکرێت و لە فلۆرەنسای دانتێ پۆستەری بۆ هەڵدەواسرێت بە شێوەی شایستە لە ئیتالیا پێشوازی لێ دەکرێت باش بە خۆشبەختانە کۆمەڵی کوردی دڵسۆز لە ئیتالیا لە فلۆرەنسا شاری فلۆرەنسا زانی بۆیان من هاتوومەتە ئەوێ دەستیان کردبوو بە هەوڵدان بەڕاستی لە ڕێی لیژنەی مافی مرۆڤی فلۆرەنساوە داوتێکیان بۆ ناردم بۆ سەفارەتی ئیتالی ڕۆژی پیاسەمە کرد زۆر خەمبار کوڕێک وتیان تۆ نەچووی بۆ سەفارەتی ئیتالیتون زۆرتی ئیتالی چی وڵام من لەوێ بووم وتویانە پیاوەکەی بەناوی ئەمە بۆ نایە بۆ لامان ڤیزەکەی بێنێ ئیتر وەکو لە ئاسمانەوەین بێوەمانە زۆر وەزعیشی ناخۆش بوو ینی ئەوەی شام و دوای ئەو کۆڕە وەڵی تر ڤیزەم وەرگرت چوون بۆ ئیتالیا لە ئیتالیا هاتوون بە پیرمەوە بە شەمەنەفەر لەوێ بۆ فلۆرەنسا Era solo per lui, c'erano anche più poesie con un attore che le recitava ئێوارە کۆڕێک تایبەت بە شارەکانی شێرکۆ سازکرا و لەو ئێوارەیەدا شێعری زۆر خوێنرایەوە ئەکتەرێکی ئیتالیش وەرگێڕانی شارەکانی پێشکەش دەکرد کۆڕەکە لە شوێنێکی زۆر ناسرااو بوو لەسەر ڕووباری پۆ
شوێنێکی فراوانیش بوو. کاتێک شێرکۆ کۆتایی بە خوێندنەوەی شارەکانی هێنا، چەپڵە لێدانێکی چاوەڕوان نەکراو دەستی پێکرد. چەپڵە و دەنگە دەنگ. گۆڕەکان جامێکی زۆر باشی هەبوو، بە تایبەتیش پاش خوێندنەوەی هەڵبەستەکان بە زمانی کوردی. هەرچەندە بۆ ئامادەبووان زمانێکی نەناسراو بوو. کۆمەڵە شێعرێک لەلایەن شاعرێکەوە کە پێشتر هەرگیز کەسانی ئامادەبوو ناویشیان نەبیست بوو. کارەکە دەستکەوتێکی گەورە بوو، بە تایبەتیش شێوازی خوێندنەوەی شێرکۆبێکەس خوێندنەوەیەک بوو هەموو مەبەست و هەستێکی شاراوەی دەگەیاند. بەڵام خۆشترین شتەوە بوو من کە بە فلۆرەنسا ڕۆشتم مەسەلا بە پایەکانی جادە گەورەکانی فلۆرەنسا و پۆستەری خۆمە بینی، پۆستەری گەورە بە مەترونی و یانی کە باس لەوە کاکە ینی وەک کۆڕی شعر بۆ ئەساسکردن. بەڕاستی لەوێ ئەو کوردانی ئەوێ و هەروەها و ئیتالیەکانەوانی لە ژنەی مافی مرۆڤ بوون و حیزبی سەوزیان لەوێ لەوانە بوون کە پێشوازی زۆر باشیان لە من کرد. کۆڕێکی زۆر ماشمانگەر بە ئیتالی عینی شارەکان بە کوردی و بە ئیتالی شاعرێکی ئیتالی هات خوێنیەوە. بەڕاستی سەرسوورهێنەر بوو. کاتێک شێرکۆ خۆی شارەکانی دەخوێندەوە بە شێوەیەک ڕای دەکێشایت باوەڕ نەکراو بوو. شێرکۆ لە ڕوانگەی خوێندنەوەی شێعرەوە هێزێکی ئەفسانەی هەبوو، بۆ ڕاکێشانی گوێگر و ئامادە بوو. هێزێکی نەبینراو بوو، دەنگی، شێوازی، ڕیتمی خوێندنەوەی. بەگشتی ڕۆڵی ئەو شاعرە بەڕاستی زۆر زۆر بەهێز بوو. لە کۆتاییدا کاتێک تەواو بوو، هەموو ئامادەبووان هەستان و بەرەو مێزەکەی ڕایان کرد. ئێمە نامیلکەیەکی بچووکمان بە زمانی ئیتالی دابش کرد بوو بەسەر ئامادەبوواندا کە شعری وەرگێردراوی شێرکۆ بوون. هەمویان بەرەو لای شێرکۆ چوون تاوەکو نامیلکەکەیان بۆ واژۆ بکات. نازانم لای ئێوە لە کوردستانە و ڕۆژگارە کللتوری واژۆکردن لەسەر کتێب هەبوویان نا. شێرکۆ چاوەڕوانی ئەوە نەبوو لە ئیتالیەکان. ڕووی تێکردین و پرسی ئەو خەڵکە هاتوون چیان دەوێت. پاشان جەباری وەرگێڕ پێیگوت دەیانەوێت تۆ کتێبەکەیان بە واژۆ بکەیت. Ich erinnere mich, hatte uns besucht im Verlag. من بیرمە کاتێک شێرکۆبێکەس سەردانی ئێمەی کرد لە وەشانخانەکەمان لەسەر ئەو کورسیە دانیشت. بەجەستە مرۆڤێکی بچووک، بەڵام دەتبینی هەموو شتەکان لەو مرۆڤەدا لە هەناویدا دەگەشێتەوە. ئەوەی ئێمە لە ڕستەیەکدا دەیخوێنینەوە هەمووی لەودا هەبوو. دەتوانی لە خۆیدا بیبینیت. هەڵچوونێکی باوەڕ پێ نەکرا و لە هەناویدا هەبوو. ئامادەبوونی بۆ گۆرانی وتن یان بۆ گێڕانەوە یاخود بۆ ئەو تەقینەوە و لەبەر ڕژانەی وشە لەناو ئەو مرۆڤەدا کە چۆن دروست بوو. من هەستم بەو شتانە دەکرد. ئەو وەکو مرۆڤی شار هەمان شت بوو. تەقینەوەی تێدا بوو. لە ناکاو زۆر گەورە دەبوو. بەهێز و هەروەها پڕدەنگ. هاوکاتیش کاتێک بێدەنگ دەبوو، هێ من دەبووەوە و کپ و خاکەڕە. اینجا جگەرە لەسەر جگەری دەکێشە، وەکو ئەوەی هەموو هەستەکان سۆزەکان هەڵمژێت و پاشان بیداتەوە بە ئێمە بە مرۆڤەکان. من لە شاخی شەوەیەکێ لە قوسەکانی خۆم ئەوەیە کە شعر ئەبێ خۆم لەگەڵ شعرا بچمە ناو خەڵکەوە وە خوێندنەوە نیوەی شعرە، ئیلقای باش نیوەی شعرە. لەبەرەوە من هەر لە شاخیشەوە وەختی کە لە شاخیش بوون هەگبەیەکم هەبووم کردە شانم ئەچوون بۆ دیاتەکانی دەور و پشتی خۆم. دەستم برد بۆ چریدارێ لە تاو ئازار لەکدا تۆچی کە دەستم برد بۆ لەقەتە ناو قەدی دار کەوتە هاوار کە باوەشم کرد بە قەددا خاز لەرێوە لە ژێر پێمدا بەرد ناڵانی ئەم جارەیان کە دانەوی بخۆڵم هەڵگرت گشت کوردستان. لەوێ خەڵک و پێش بەرگەوانم کۆکرە و شارم بۆ خوێندنەوە هەر لە شاخەوە. ئەمەم لە ئەوروپا کرد بە هینێ بە تەقلیدیە بۆ خۆم و خەڵکی کوردی ئاوارش کە زانیان من لە ئەوروپام لە هەموو شوێنەکانەوە بانگیانە کردم، لە هەموو وڵاتانەوە، لە هەموو شارەکانەوە. لەبەر ئەوە من زۆر کەم جاری وا هەبووە مەسەلا 2 مانگ بەسەرێکەوە لە سویدم.
ئەو پێکەنینی درەختە بۆ چۆ ئەبەی بۆ لای ئەو دەخڵە دڵتەنە ئەو قەڵەمی دروستکەی ئەدەی بەچێ بەو مێرگە تا دیوانێکی گوڵەهێرۆی تازەترمان بۆ بنووسێ ئەی ئەو پەڵکە ڕەنگینەیەت بۆ لە خۆتەوە پێچاوە ئەچم بۆ زەماوەندی ئەو دەشتەی تازە و گوندەی هێناوە ئەی ئەو مستیرەی گزنگە ئەی کەمە پەنجەی ئەو شعرەی بەلووتکەدا هەڵزناوە ئەی ئەو ئاوێنەی هەتاوە ئەی بەم بۆ ئەو دارستانە ڕەشەی لە دوای مەرجی هەڵەبجەوە پرچی خۆی دانەهێناوە ئەی ئەو بزە و زەردەخەنەی مناڵانە چی لێەکەی لە عەردێکە ئەیان چێنم کە ئازادی هۆبەی خۆی و خۆشەویستی تیا هەڵداوە هەرچەندە ژیانی پڕ بوو لە هەوراز و نشێو پڕ بوو لە ناڕێکی ژیانێک تان و پۆی بەخەم بە دڵڕاو چێچنرا بوو ژیانی ناڕێک بەڵام شعری ڕێک و پڕ لە موزیک و لە گۆرانی بوو ئەو پێی وا بوو دەکرێت شعرێک بنووسرێت بە سەروا ئازاد پەیڤ ئازادانە بفڕێت بەڵام دەیگوت شعر نابێت بێ موزیک و بێ ئاواز بێت شعر و گۆرانی بەیەکەوە هاتوون ئەنیەر لە سەرەتای هاتنی شعر لەگەڵ گۆرانیە هاتووە شعر لەگەڵ ئاوازە هاتووە و جگەل لەوەش هەر خۆی من هەمیشە لە شعرە حەز بە جۆرێک لە ئیقاعەکەم بە ئاهەنگەکەم تیا بێت ینی ڕەنگە لە شعری پەخشانە شعرە ئیستا ئەو بایەخە نەدرێ بە مەسەلەی مۆسیقا لە شعر بەڵام من پێم وایە یەکێک لە خاصیەتەکانی جیاکردنەوەی شعر لە پەخشان ئەگەر پێم بڵێن چیە ئەڵێ مۆسیقایە یان ئەو مۆسیقایی کە لە شعرا هەیە تۆ لە پەخشانە نابێت ڕەنگە پەخشان هەبێ زۆر جوانتریش بێ لە شعر ئەنگە زۆر بەیسی هێزیش بێ لە ڕووی فکر و داڕشتن و زمانەوە بەڵام شعر یەکێک لە لەوانی باڵی بۆ پیاکە مۆسیقایە هەروەکو خوێندنەوە مۆسیقا وەکو جیتارێک بە دیوارێکەوە هەڵواسرا بێ و جیتارێکیش لی بدەیت بەڵێ من هەر لە مناڵیەوە حەزم لە گۆرانی کردو بۆ چکە دایکم دەنگی خۆشە دایکم گۆرانی بۆ ئەوتم ئەگەر مەیلەکەی فەرامۆشم بێ بە خەی باڵای خۆم کفن پۆشم بێ نا فەرامۆشم نابێ خات ئەگەر لە بیرم بچێ بیری مەرگم بێ وەک کۆتەی خەساب کاکە لە جەرگم بێ ئیستاش دایکم دەنگی خۆش 85 ساڵە بیرماهینی بۆ وتم گۆرانی سەبری بە چای مەستەوە ڕێی لە ڕێبواران بەستەوە کە نەئەگەیشتە سەر شوێنێک خەیاڵی من زۆر قوڵەبەوە لە شوێنێک ئاڵێ کراسیان سەبریان بر بۆ تانجەرۆ کراسیان بۆ کرد لە گوڵەهێرۆ من ئەو کراس بۆکردنە لە گوڵەهێرۆیە بیرم لێ کردەوە زۆر شتێکی جوان بوو لەلام مناڵم بەڵام کراسە ژنێکم مێنای بەرچاوی خۆم هەموو کراسەکەی گوڵەهێرۆیە بە گوڵەهێرۆ چنراوە ئیتراوە ژیانی خۆم لە گەنجێتیە لە مناڵیشا لە دوای مردین باکم بێبەشی زۆر تیا بووە هەژاری زۆر تیا بووە بێماڵی زۆر تیا بووە وەبزانم هەر ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە من حەز لە گۆرانی غەمگینیش بکەم وەکو هەموو غەمگینەکانی تر سلا بۆ نمونە من لە شەستەکانە زۆرم حەزە کرد گۆرە دەنگی ڕەفیق چالاک بگرم ینی بۆ نمونە ینی یەکێ بوو لەوانە طبعا لە پێشترا دەنگی مەسەلا ئەوی کەلام خۆش بۆ سەی عەلی ئەزغەر لە کۆنە مەسەری خالقی هەندێک لە گۆرانەکانی حەسەن زیرەک من پێم وایە یەکێ لەوانەی کە ئەم تابع کوردەواری ئەم مۆرکە کوردەواری زۆر تابێ لە دەنگیا حەسەن زیرەکە ینی کە گوێی لێ یەگری وەزانی لە ناو شاخەکانە هاتوو چۆکەی وەزانی بەفرێ بەسەرا ئەبارێ وەزانی لە هەڵگورتی دیانە قەندیلی
کۆمەڵێک دەستنووسی مامۆستا شێرکۆمان لەلایە کە چەند ساڵێک پێش ئێستا بە دەست و خەتی خۆی نووسی بوویەوە داوای لە ئێمە کرد کە هەوڵ بدەین ئەم شعرانە کاری لەسەر بکەین و داوای کرد کە من بەدەنی خۆم بیان چڕم ئەو شعرانە نەمرترە بن. جا لێرە گەورەی ئەو شاعیرە لەوەدا بوو کە هێندە باوەڕی بە توانای گەنجێک هەیە و پاڵپشتیە بێ جوانترین لە شعرەکانی بۆ من نووسیوەتەوە و بە دەستنووسی خۆی لەلامە. هیوادارم ژیان و تەمەن ڕێگە بدا کە من کار لەسەر ئەو شعرانە بکەم. شپرزە و دڕدۆنگ بوو بەردەوام نائارام هەمیشە خەمێک تەنی بووی بەڵام وەکو شاعرێک هەرگیز خۆشەویستی مرۆڤ و سروشتی بیر نەدەچوو هەرگیز لێبوردەیی پێکەوە هەڵکردن خۆشەویستی بۆ تەبایی لە بیر نەدەچوو شپرزە بوو بەڵام خۆشەویستی هێوری دەکردەوە جا خۆشەویستی مرۆڤێک بە یان هیمەلێک خۆشەویستی درەختێک بە یاخود هیزنەیەک. من پێم وایە یەکێک لەوانەی ئەدەب و داهێنان و مەدرووزەکە شپرزەیە چونکە شپرزەی دژی قەناعەتە ئەو ئەدیبەیان ئەو هونەرمەندەی کە قەناعەت دەکا بە شتێکی معنای جۆرێک لە بڕیاری وەستان بۆ خۆیەدا بەڵام کە تۆ قەناعەتە لەلانە بوو گومانت لابوو هیچ کاتێ تەماشای شتەکانی خۆشت ناکەی بە تەواوی هەز دەکەی کە هەمیشە نوقسانە. من ئەو تازەترین کاری خۆم تا چەند ڕۆژێ خۆشێت تا جاری دوو جاری خوێنمەوە لە دوایەوەی تر من پەیوەندیم نامێنێ بەو دقەوە ئەنی وا ئەزانم جاری وای چم نەنووسیوە و ئەزانم من پێویستە هێشتا ئەگەڕێم بۆ ئەو ئاوەی تینوێتیم پشکێنێ کە من نەزانم قەت نایگەمێ بەڵام هەمیشە بە شوێنی ئاگەڕێم. ساڵی 2005 لە بواری دیدارێکی درێژدا لێم پرسی ساڵی 1985 لە ڕوبەڕوو لە سێبەری چیادا دەڵێیت شعر بۆ من هەناسەیە پاش 20 ساڵ لەو قسێ و 50 ساڵیش ئەزمون لەگەڵ شعر ئایا ئێستا چ دەڵێن؟ هەر هەناسەیە هەر بەشێکە لە خۆم بەڵام هەمیشە چاوم بڕیوەتە ئەوەی کە ئەگەر شعری جوانم هەبێ جوانتریکەم ئەگەر ئەزمونێکم هەبێ لە شوێنێکا ئەزمونەکە فراوانترکەم خۆ بەڕاستی دنیای شعر ئێزگەیەکی نییە باخچەیەکی نییە چەندین باخچەی هەیە چەندین ئاسمانی هەیە. لەو ڕۆژەوەی دەستی پێکرد و تاک و کۆتایی بەردەوام دەینووسی لە دیوانی من تینوێتیم بەگڕ دەشتێ بە دوای شەوە هەر لە هەڵکشاندا بوو لای ئەو شێعر ڕەنگی خۆی هەیە ڕەنگێکی جیاواز لای ئەو شعر لە پەرینێ و زەریا دەچێت یان لە پۆلێ باڵندە کە بە هەڤڕە هاو ئاواز دەفڕن یاخود گوڵجارێک بەدەم سروەی ناسکەوە سەرتاپا سەمای بە کۆمەڵ و کۆک بکەن. لە هەموو کارێکی بداعیە یان لە ژیانە بۆ هەموو ئەمانجێک ئەگەر خۆشەویستی نەبوو هیچ شتێ نابێت. ئێمە تۆ بۆیە ئەم کاری خۆ دەکەی چونکە خۆشت دەوێت ئەگەر ئەو خۆشەویستیە نەبێت تۆ ناتوانانی بیکەیت. یەکێکی کە لە هەر مەیدانێکی کە هەر مەیدانێکی تر لە ژیانە یانی ئازادی خوازێ بۆ ئەوە ژنێک بۆ مافی خۆی پیاوێک بۆ ئەوە گۆرانی بێژێک بۆ ئەو پەیکەرتاشێک بۆ پەیکەرەکەی وێنە کێشێ بۆ تابلۆکەی ئەگەر خۆشەویستی نەبێت ناکرێ. ئەو دارستانێکی لە شعر چێ کرد دارستانێک پڕ لە هاوار و دەنگدانەوە بۆ دادپەروەری بۆ لێبوردەیی و هەروەها بۆ ئازاری گەلەکەی بۆ کورد و کێشە ئاڵۆزەکەی بەڵام تەنیا گۆرانی بۆ دۆزەخی کوردبوون نەگوت
بەڵکو ئەو بۆ سروشت و بۆ مرۆڤ و بۆ زەوی و تەنانەت بۆ ئاسمانیش سترانی دەچڕی. gelek helbestî wî ew rêya Ehmedê Xanê dimeşandin bi raya min. Ka her helbestekî tu gava dixwînî tehemekî wî heye, eklekî wî heye. Ya şerko bêkes gava ku mirov dikare bibêje hinek gotinê wî dibin bi zota agir. Lê şerko bêkes ne tenê ku em bêjin helbest dinivîsan. Li helbesta xwe de bi raya min filozofyekê heye, felsefeyekê heye, kûrayiyekê heye. Ez dikarim bêjim carna ku mirov helbestê wî dixwîne fena ku di hindirê dilê mirov da arê newrozê pê dikeve. تاک و مردنی دەگەڕا بەنێو نهێنیەکانی شیعردا دەگەڕا پێدەچوو وێڵی دوای گەوهەرێک بێت و لە شیعردا بزر بوو بێت دەگەڕا بۆ حەقیقەتی ون بوو بۆ ڕاستی بزر بوو چون مرواریەک لە مێرگەکانی شیعردا بزر بوو بێت لە سۆراخدا بوو دەگەڕا و بەرهەمی هەموو جارێکیشی چەپکێک چنینی نوێ بوو. Wir haben ein Gedicht von Sherko لە یادی 45 ساڵی کاری وەشانخانەکەماندا ئێمە شعرێکی شێرکۆ بێکەسمان لەسەر کەتەلۆگی ساڵانەماندانەوە دەقێک کە خوێنەرمان لێ نزیک دەکاتەوە و نووسەریش بە خوێنەران ئاشنا دەکات ئێمە لەو شوێنە دایدەنین ویسمان شێرکۆ بێکەس بە خوێنەران ئاشنا بکەین و ئەوانیش لە شێرکۆ نزیک بکەینەوە بەڵام مەبەست لەدانانی ئەو شیعرە ئاماژەیەکیشە بۆ کاری خۆمان لە ماوەی 45 ساڵدا ئەو شتێک کە پاڵنەر بۆ ئێمە بۆ کارەکانمان ئەوەی کە ئێمەی جوڵاندووە شعرێکە بە ناوی لافاو. Für das Toben meiner Wellen gibt es viele Gründe. Der wichtigste davon ist, لافاو بەماسیگری وت هۆی تووڕەبوونی لێشاون گەلێ زۆرە بەڵام هۆی هەرە گەورەیان لەبەر سەربەستی ماتیە و دژی جۆرە. شاعیر و ڕەخنەگری سوێدی سۆن ئەکسەلسۆن دەڵێت شێرکۆ بێکەس هێزێکی وەهای هەیە مرۆڤ وڕ و سەرسام دەکات زمانێکی وەها شاعیرانەی هەیە کە دەبێت ویتمان سان جۆن پێرس لۆرکا و نیرۆدا ئەم شاعیری جوانی و ئازارە ببەنە کۆڕی نەمری و برایانەی خۆیانەوە. Selbstverständlich gehört Sherko Bekas. بێگومان شێرکۆ بێکەس سەر بۆ پۆلە شاعیرە هەرە گەورەی سەدەی 21 بۆ نمونە وەکو پاپلۆ نێرۆدا یان وۆڵکۆت کە خەڵاتی نۆبڵی ئەدەبیشی وەرگرتووە بێگومان دەبوو شێرکۆ بێکەسیش خەڵاتی نۆبڵی ئەدەبی وەرگرتبە دەبوو وەریگرتبە بەڵام بەداخەوە کەس نەیدەناسی کێشەکە ئەمە بوو ئەمە کێماسی و هەڵەیەکی دیرۆکیە هەڵەیەکی دیرۆکیە بۆ هەر یەکێک لە ئێمە لەم دنیادا وەکو خوێنەر نووسەرێک لەو ئاست و چۆنیەتێدا ئێمە شانسی ناسینمان نەبوو کەسمانەوە شانسەمان نەبوو من هیوادارم لە داهاتوویەکی نزیکدا بەستی زمان بەرهەمی شێرکۆ بێکەسە بێت و بخوێنرێتەوە تاکو خوێنەر هەموو خوێنەرێک شانسی ئەوەی هەبێت بەرهەمی نووسەرێکی وەها بە کواڵەتی بخوێنێتەوە. هەروەکو ئاوردانەوە لە ژیان نامەیەک ژیان نامەی کەسێکی پڕ ئەزمون ئەزمونی جۆرا و جۆر بەسەرکردنەوەی شیعرنامەی ئەم شاعیرش کارێک نییە ئاسان دەستبردن بۆ ئەو کارە لە گەڕانی نێو دارستانێکی چڕ دەچێت بە ئامانجی دۆزینەوەی گەڵا و قەد و ڕەگەکانی مەبەست ئەم دارستانێکی هەست چڕ دارستانێک لە شیعر ئەم درەختێک و دوان و دەی نەڕواند نەخێر دارستانێکی شیعری لە نیشتیمانی زمانی کوردیدا بەرهەمهێنا. لەناو ئەو شاعیرانەدا کە ئێستا دەژین بۆ چوونی من وایە شێرکۆ بێکەس باشترینیانە
دیارە من هەمویانم خۆش دەوێت و هەروەها مافی هەموو خاوان مافێک دەدەم بەڵام کاتێک من قسەی لەسەر دەکەم پێویستە ستەم لەو شاعیرە نەکەین شاعیرێک بە بۆچوونی من لە شعری نوێدا ئێستا باشترین شاعیرە لە شعری نوێی کوردیدا من پێم وایە پاش گۆران ئەو پێشەنگ و سەردەستەیە بەڕای من لە داڕشتن لە شێواز و هەروەها لە فکریشدا کە ئەم شتانە پێویست و چاوەڕوان کراون ئەو گۆرانی تێپەڕاندووە. ئەوەی کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەو شاعرێکی جیهانیە وەک هەموو شاعرە گەورە جیهانیەکان. بێگومان شێرکۆبێکەس شاعرێک بوو بۆ هەمووان قسەی دەکرد و شعری دەخوێندەوە بۆیە بە هەموو پێوانەکان ئەو شاعرە شاعرێک بوو گەردوونی شاعرێک بوو گەورە و گەردوونی. پاش مردنی ڕەشنووسی دەقێکی کراوە دەدۆزرێتەوە یادەوەری پاسکیلێکی کەرکووشی بە خوێندنەوەی ئەو دەستپێکەی خۆی نووسیوێتی ڕوون دەبینرێت شێرکۆ لە لووتکەی بەخشین و نووسیندا ئاوا بوو ئاوابوونێک چوون خۆرنشینێک ئاسمان خەڵتانی ڕەنگێکی سوورباوی چێشکەر دەکات شێرکۆش بڕێکی زۆر لە ئاسمانی زمان و لە شیعری کوردی بە ڕەنگە تایبەتیەکانی خۆی بۆ هەتایە ڕەنگ ڕێژ کرد. ئەگەر تەنیایی نەبوایە لە داخانە شعر ئەمرد ئەگەر مانگە شەو نەبوایە لە داخانە بەفر ئەمرد ئەگەر باڵندە نەبوایە لە داخانە درەخت ئەمرد ئەگەر ئازادی نەبوایە لە داخانە ژیان ئەمرد تۆش ئەگەر شعر نەبوایە لە داخانە زوو ئەمرد.